سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی ئازیزان. لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە. لە ئەڵلقەیە ئەم حوتوێ بەرنامەکەماندا بینەری وتوێژێک دەبن لەگەڵ بەڕێز نووسەر چالاکی سیاسی و ئەدەبی کاک نزام زەکەریایی سەبارەت بە تەوەری ئەدەبیات و کاریگەری هونەر و ئەدەبیات لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بە پێشەوانەوە. دەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. بەڵێ هاوڕێ نیزاممان لەگەڵ دایە. هاوڕێ نیزام ساول لێبێت، زۆر سپاس کە بەشدارن لە نێو ئەم بەرنمەیەدا. منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بەڕێوەبەرانی کۆمەڵە تیڤ و هەروەها سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی هێژای کۆمەڵە تیڤ. هیوادارم پێکەوە بتوانین بەرنمەیەکی وختە و تۆکمە پێشکەش بین. سپاس و ڕێز بۆ بانگێشتەکەتان. بەڵێ زۆر سپاس کە بەشدارن. تکایە سەرەتا بفەرمونون هونەر و ئەدەبیات بە شێوەیەکی کۆنکرێت چۆن پێناسە دەکرێت وەکو یەکەم پرسیار؟ هەڵە سپاس. بەگشتی پێناسەی هۆنەر و ئەدەبیات بە شێوەی دیاری کرا و کۆنکرێت من پێم وایە جگار ئەستەمە و ئاسان نییە کە مرۆڤ بتوانێت پێناسەیەکی دروست و دەقیق لە ئەدەبیات بکات، بە تایبەتی ئەدەبیات کە بۆ خۆی فرە چەشن و فرە ڕەهەندە، هەر لە بواری فکر و ئەندێشە و فەلسەفەوە بگرە تا هەندێ زانست ئینسانی وەک زانستە کۆمەڵایەتیەکان کۆمەڵناسی و دەرووناسی لەخۆ ئەگرێت و جگە لەوانش بۆ خودی خۆی ئەدەبیات فرە ڕەهەندە و چەندین ژانەر لە خۆی ئەگرێ و هەر کام لەو ژانەرە لە تایبەتمەندی خۆی هەیە. بۆیە ناکرێت پێناسەیەکی کۆنکرێت یا پێناسەیەکی دیار و مشەخەص لە ئەدەبیات بکەین. بەڵام من ئەگەر وڵامێکی کورد بۆ پرسیارە ئێوە بدەمەوە، من پێم وایە ئەدەبیات ڕۆح و گیانی هەر کۆمەلگایەکە یا ڕۆح و گیانی هەر کۆمەلگایەک ئەنەخشێنێت. ئەگەر ئێمە چاوەڕێ بکەین فەرهەنگ و کولتور وەک پێناسە و ناسنامەی هەر جڤاتێ یا هەر ڕەوتێکی کۆمەڵایەتی یا چینێکی کۆمەڵایەتی یانە تەوەیەک دەناسرێت، تخمە سەرەکیەکانی ئەم فەرهەنگ و کولتورە ئەدەبیات و هونەر پێکی دێنێت. بە جۆرێک بە قۆڵی لۆکاچ دەڵێ ئەگەر بنەمای یا ژێرخانی هەر کۆمەڵگەیەک ئەگەر ئابووریە سەرخانەکەی فەرهەنگ و کولتور پێکی دێنێ و لە ڕەوتی بەرەو پێشچوونی کۆمەلگادا ئەگەر ئەم سەرخانە واتە فەرهەنگ و کولتور ڕۆڵی گرنگتر لە ژێرخان نەگێڕن، بێشک وەک ژێرخان ڕۆڵیان هەیە. واتە هۆنەر و ئەدەبیات بە درێژایی تاریخ زەرورەت یا نیاز و پێویستیەک وەکە مرۆڤ پێویستی پێبووە و توانیم یە گیانی تازە بە کۆمەلگا ببەخشێ و کۆمەلگا بەستێنهای کۆمەڵایەتی کۆمەلگا فەراهەمکا بۆ نوێبوونەوە. هەر بەو مانایە کە دەڵێم ئەگەر فەرهەنگ و کولتور وەک ناسنامەی هەر کۆمەلگایەک ئەناسرێت و تخمە سەرەکیەکانی هونەر و ئەدەبیات پێکی دێنن، بەو مانا دەڵێم کە هونەر و ئەدەبیات دەتوانێت ڕۆحی هەر کۆمەلگایەک بنەخشێنێ. دیار لەم باس هەڵگر و گەنگەشە هەڵگرە پرسێکی وا پێناسەی ئەدەبیات، من فقط هەوڵمدا بە کورتی ئاماژەیەک بە جەوهەر و ناوەرۆکی ئەدەبیات بکەم کە چ کاریگەریەکی لەسەر کۆمەلگا هەیە کە من پێم وایە ئەو ڕۆح و گیانەی کۆمەلگا دەنەخشێنێ کە بە درێژایی مێژوو مرۆڤ پێویستی بە ناسنامە هەیە کە خۆی بناسێنێ و لەم ڕەهەندا ئەدەبیات ئەو ڕۆڵە سەرەکی دەگێڕێت. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ نزام، کاریگەری هونەر و ئەدەبیات لەسەر بزوستنەوە کۆمەڵایەتیەکان چۆنە و خۆی بە چ شێوازێک دەکەوێتە ژێر کاریگەری ڕووداوە گۆڕ و بنەڕەتیە کۆمەڵایەتیەکانەوە؟ پرسیارێکی زۆر دروست و بەجێیە. من هونەر و ئەدەبیات من پێم وایە مادن و ماتریالەکانی لە کۆمەلگاوە ئەگرێت. ڕەوتی هونەر و ئەدەبیات لەگەڵ بزاڤ و جمشتی کۆمەڵایەتیدا بەردەوام لە پەیوەندیەکی دیالکتیکدان و ئەم دوودانە تەواوکەری یەکترن، کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر یەکتر هەیە. بەڵام ئەدەبیات چ کاریگەریکی لە کۆمەلگادا هەیە؟
هەر دەق و بەرهەمێکی ئەدەبی یا هۆنەری یا فکری فەلسەفی بەردەنگەکەی خەڵک و کۆمەلگایە و ئەساساً ڕەساڵەتی ئەدەبیات نەجاتی بەشەریەتە یا وشیا ڕکاری ڕەوشنگەرانەیە لە کۆمەلگا ڕووناکی بەخشینە بە کۆمەلگا بۆی کە کۆمەلگا بتوانێت شیاوتر بژی و بتوانێت ئەدەبیات کەلێن و قوشبنی تاریکی کۆمەلگا ڕوون ئەکاتەوە وەکو چرایەک بەدەستی کۆمەلگاوێ بۆی کە بتوانێت ڕێگەی دروستتر لە ژیانە بپێوێ بۆی کاریگەری ڕاستە و خۆی لەسەر خودی ژیانی ئینسان و لە هەموو ڕەهەندەکانی ژیانی مرۆڤ هەیە. هەڵبەت من ئەو بڵێم هەموو ڕەهەندەکانی ژیانی ئینسان لە پەیوەندیەکی دیالکتیکان پێکەوە، چ لە زمینەی ئابووری و مادیەوە بگرە تاگا بە زمینەی فکری و فەرهەنگی و دەرونی و ڕۆحیش. هەر کام لەم ڕەهەندە ژیانە تووشی قەیران ببێت هەموو ڕەهەندەکانی تر تووشی قەیران ئەبێت و ئەگەر ڕەهەندێکیان هەست بە بوژانەوە بکایە ببوژێتەوە ڕەهەندەکانی تری لەگەڵ یا ئەبوژێنەوە هەر هەمویان لە پەیوەندیەکی دیالکتیکان پێکەوە بە تایبەتی کە ڕەوت و بزافی کۆمەڵایەتی ئەگەر تەوژم پێیاکات ئەگەر چین و هێز ئەگرێ لە هەمان کاتە هاوکاتیش ڕەوتی هۆنەر و ئەدەبیات بوژانەوە بخۆیەوە ئەبینێت گەشە دەکا و دەقی تۆکمە و ئاوانگارد ئەخڵقێ. ئێمە گەر نمونێ عینەکە ئێستش کە لە بەردەستمانایە مەسەڵەن لەم شۆڕشەی دوایەی ژنژیان ئازادی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە سەری هەڵدا ئەم شۆڕشە کە کاتێک هاتە ئاراوە هەموو ڕەهەندەکانی ژیانی مرۆڤی ئەو کۆمەلگایە گرتەوە و لەوانە هۆنەر و ئەدەبیاتیش کۆمەڵێ دەق و بەرهەمی ێجگار بە پێز و بە نرخ لەم ماوە خۆڵقان مەسەڵەن لە مێژووی 20 ساڵی ڕابردوودا کە شۆڕش بە جۆرێک ئەو چین و تەوژمەی نەمابوو دەقی هۆنەری و ئەدەبیش وانە خۆڵقا بوو. بۆیە ئەمانە لە پەیوەندی دیالکتیکان پێکەوە و دەتوانێت هەر کامێکیان بە شێوەی ڕاستەخۆ کاریگەریان لەسەر ئەویتر هەبێ، بەڵام بە گشتی ئەدەبیات من وازانم کاریگەریکی ێجگار قوڵی لەسەر هەموو ڕەهەندەکانی ژیانی مرۆڤ هەیە. بۆمانە ئەگەر هەر تەغیر و تەحوڵێکی بنیادی لە کۆمەلگا بێتە ئاراوە یا ئەگەر هەر شۆڕشێکی سیاسی کۆمەڵاتی بێ دەبێت بەستێنە کۆمەڵاتیەکەی بۆ فەراهەم بێ. ئەم بەستێنە کۆمەڵاتیە لە ڕێگەی فەرهەنگ و کولتور ئەدەبیات و هۆنەر فکر و فەلسەفە و ئەندێشە ئەم بەستێنە فەراهەم ئەکرێ بۆی کە کۆمەلگا بتوانێت تەغیر و تەحوڵی بنیاتی یا گۆڕانی بنەڕەتی لە پێکهاتەی کۆمەڵاتی کۆمەلگا پێک بێنێ و بۆیە ئەو کاریگەریە ڕاستەوە خۆی لەسەر هەموو بزافە کۆمەڵاتیەکانیش هەیە و پێچەوانێشی بزافە کۆمەڵاتیەکان وەک عەرزمکردن کاریگەری ڕاستەخۆی لەسەر ڕەوتی هۆنەری و ئەدەبی و فکر و فەلسەفیەکانیش تەنانەت هەیە. بەڵێ کاک نزام ماوەی زیاتر لە 4 جەیەیە بزوستنەوەیکی شۆڕژگەرانە لە کوردستان لە ئارادایە کۆمەڵە وەک ڕۆتێکی چەپ و سۆسیالیست ڕێبەرایەتی باڵی چەپی بزوستنەوەی کردووە لە هەموو بارێکەوە و لەوانە کاریگەری گەورەی لەسەر ئاڕاستەکردنی گرایشێکی تایبەتی هونەر و ئەدەبیاتی ئەو کۆمەلگای کردووە. ڕای بەڕێستان بزانین لەم بارەوە. بێشک ئەگەر ئەمە چاوی لە بکەین نەک تەنیا لە کوردستان و ویزە پەیوەند بە کۆمەڵە لە ئاستی هەموو دنیایشدا بەشی هەرە زۆری شاکارە ئەدەبیەکانی دنیا یا شاکارە هونەریەکانی دنیا کەسگەلی چەپ یا ڕەوتگەلی چەپ خۆڵقاندویانەوە بەدابێت نووسەرگەلی چەپ توانیویانە خزمەتێکی گەورە با کۆمەلگای بەشەری بکەم لە هەموو ئاسی جیهانیدا بەو شێوە بووە. وەلی ئەوەی تایبەتمەندی بە کۆمەلگای کوردستان و چواردەیە ڕابردوو ئەگەڕێتەوە بەگشتی چەپ بەو معنای کە دەیەوێت تەغیر و تەحوڵاتی بۆنیادی لە پێکهاتەی کۆمەڵاتی کۆمەلگا پێک بێنێت بۆیە مەچە بە تەواوەتی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە و بۆ خۆی ڕێکخەر و ڕێبەری ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە دەکا بۆ معنا کە هەموو هەم سیاست و هەم فەرهەنگ و کولتور لە چنگی توێژی ئۆلگاریشی کۆمەلگا یا چنگی توێژی دەستڕۆشتی کۆمەلگا دەرتێنێ و ئەیبەخشێتەوە بە هەموو خەڵک و هەموو خەڵک بە تایبەتی لە حوزەی سیاسەتە کە پەیوەندی بە چارەنووسی هەموو تاکێکەوە هەیە و ڕەوتێکی چەپ دەیەوێت هەموو کەس لە چارەنووسی خۆی دەخیل بێ و دەرنەتیجا جەڵەوی ئەم کۆمەلگا تەنیا بەدەست توێژی ئیلیتی دەستڕۆیشتی کۆمەلگاوە نەبێت
کۆمەڵە لە کۆمەلگای کوردستانە بە بڕوای من ئەو کارە گرنگەی ئێجگار لە سەردەمی خۆیان بە باشی بەڕێوە برد وەتوانی هەم سیاست و هەم فەرهەنگ و کولتوری چینی بندستی کۆمەلگا کە کرێکار و زەحمەتکێشی و کۆمەلگا و بەتابەتی توێژی ژنی کۆمەلگای ئێمە کە زۆرینەی و کۆمەلگاشە پێک دێنن هەتا ئەو سەردەم بێبەش بوون لە دیاریکردنی چارە نووسی خۆیان چ لە حتا لە حوزەی هۆنەر و ئەدەبیاتیشە تا ئەگا بە حوزەی سیاست کۆمەڵە ئەمەی بەخشیەوە بە خەڵک و کاریگەری زۆر قوڵ و بنەڕەتی لەسەر کۆمەلگا دادنە دانا کاتا ئێستش بە بڕوای من ئاسەوارەکانی بە کۆمەلگای کوردستانەوە دیارە یانە بە تایبەتی ئەگەر ئێمە چاپ لە بکەین لە سەرەتای شۆڕشی 57 کە دوایەوە کۆمەڵە خۆی عەلەنیە کاتەوە و ڕەوتێکی بەهێزی ئەدەبی و هۆنەری لە کۆمەڵەدا شقڵەگرێ و ئەم دەقی بەهێز و تۆکمە ئەخڵقێنن و لە هەمان کاتە مەفاهیمی تازە بەم زمانە کوردیە دەبەخشنەوە بە کۆمەلگا لەلایەک هەم خزمەت بە پرسی زمان و فەرهەنگ و کولتوری کوردەکەن و لەلایەک لە بواری فکر و ئەندێشە و سیاسیشەوە کە خزمەتێکی گەورە بە کۆمەلگای کوردستانەکەن و کۆمەلگای کوردستان یا شۆڕش و بزاوی ڕزگاری خوازانەی نەتەوەی کورد چەند قۆناغێ پێشەخات من پێم وایە لەم بوارەوە کۆمەڵە زۆر کاری بە پێز و بە نرخی کردووە و دواتر لە قسە درێژەی قسەکانشتا دەکرێت ئاماژەی پێ بکەین. بەڵێ کاک نەزام کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری کوردستان بە گۆڤاری پێشەنگ چ دەرو نەخشێکیان لە بزوستنەوەی شۆڕژگەرانەی کوردستاندا بینیوە؟ بێشک هەر وەک عەرزم کردن ئەڵە تەنیا گۆڤاری پێشەنگ نییە حتما گۆڤاری پێشەنگ ڕۆڵ و کاریگەری ئێجگار بەرجەستە و بەرچاوی خۆی هەبوو بە گشتی هەم لەسەر ئەدەبیاتی مقاومەت یا ئەدەبیاتی بەرخۆدان و هەم ئەدەبیاتی کرێکاری و بزۆر شێوازهای دیکەی فەرهەنگ و هونەر و بەتایبەتیە و زیاتر لەسەر ئەدەبیاتی کرێکاری خەریک و کاری کرد بەڵام هەروەک پێشووتر پرسیار پێشووتر ئارزم کرد پێش گۆڤاری پێشەنگ و گۆڤاری پێشەنگ و دوای گۆڤاری پێشەنگیش ئەو ڕەوتە ئەدەبیەی کە کۆمەڵی شاعری بەرجەستە لە ناو کۆمەڵەدا بوون بە تەنانەت بگرە ئەدەبیاتی سیاسی کۆمەڵەشیان شکڵ پێدا بوو و کاک فاتحی شێخولئیسلامی کاک ڕێبواری شێخولئیسلامی کاک ناسری حسامی کاک ئەحمەدی بازگر و چەند ئەدیبێکی تر کە بەداخەوە ئێستا حوزور زێنم نییە ناوی هەمویان بەرم و لە هەمان کاتیشا گروپی بانگەوازی کۆمەڵە لە ڕووی هۆنەری و مۆزیکی و گۆرانی و سرودەوە کاریگەری ئێجگار قوڵیان داناوە کۆمەڵی سرود و شعری ئاوانگاردیان خۆڵقان کە سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی پساند و هەموو کوردستانی هەموو چوارپارچەی کوردستان و بگرێت دەرەوەی چوارپارچەی کوردستانیشی گرتەوە و هەتا ئێستش ماندگارن و کاریگەریان لەسەر سایکۆلۆژی و دەرونی کۆمەلگای ئێمە هەبووە بێشک گۆڤاری پێشەنگیش لە مرۆوە هەرو کارانەی کرد و ئەو کاریگەریانەی هەتا ئێستش ماوەتەوە ئەڵبەت من توێژینەوەیەکی ورد و دەقیقم لەو بوارەوە نەکردووە کە بزانم گۆڤاری پێشەنگ کاریگەریەکانی تا چه ئاستێک بووە و چه شتێک لە گۆڤاری پێشەنگا و کاتە لە ڕووی هۆنەری و ئەدەبیەوە چاپکراوە ئەوانە بەڵام ئەوەندەی من ئاشنایەتیم هەبێ بە گۆڤاری پێشەنگۆمانە هەم لە کوردستانی باشوور و هەم لە کوردستانی ڕۆژهەڵات زۆر کاریگەری بەرجەستەی دانا لەسەر ڕەوتی بوژانەوەی ئەدەبیاتی مقاومەت و ئەدەبیاتی کرێکاری و بە تایبەتی ئەرزمکردنەوە و گروپی بانگەواز و ئەو کۆمەڵ ئەدیبە هەتا ئێستش ڕۆڵ و نەقشیان لە کۆمەلگای ئێمەدا هەیە هەر لەم شۆڕشەشە کە تۆ ئێبینی بەشی هەرە زۆری و سرودانەی کە سایکۆلۆژی و خەڵکی شکڵ پێدا و ئێستش ئەوترێتەوە لە سەرزاران هەرهینە و سەردەمانەیە کە لە گروپی بانگەواز و کۆڕە ئەدەبیەی ئەو سەردەمی کۆمەڵە خوڵقاندوویەتی کۆمەڵە لەم ڕەهەندەوە زۆر کاری بە پێز و بە نرخی کردووە کە بەداخەوەی ترەوە بە حکمێکە خودی شۆڕشەکە تووشی نسکەوە دەبێت و کۆمەڵش بۆ خۆی تووشی قەیران و بحرانێکی هەمەلایەنە دەبێت ئیتر نەیتوانی مەسەڵەن گەشەندە بێ گەشە بکات و دواتر لەوێش قەتیمایەوە بەڵام حتمنە و وەکو باری وەک قۆناغێکی مێژووی ڕۆڵ و کاریگەری خۆی دانا و هەتا ئێستاش ڕۆڵ کاریگەریانێ بەرچاوە. بەڵێ کاک نەزام مەسەلەی سڕینەوەی ستەمی نەتەوایەتی و ئەرکی چەپەکان چۆن دەبینەنەوە؟ پرسیارێکی هەمووان بە تۆزێک سیاسی بەدورە لە بەحسی هۆنەر و ئەدەبیات بەڵام حتمما هەر پەیوەندیشیان پێکەوە هەیە من بەگشتی ئاوای دەبینم پرسی نەتەوە پرسێکی نامۆ نییە بە بیر و ئەندێشەی مارکسیستی یا بیر و ئەندێشەی چەپ
ئەگەر ئێمە ماتریالیزمی دیالکتیکی مارکس وەک فۆرمولێ وەربگرین کە ئەو دەڵێ هەر دیاردە و یا هەر پدیدەیەکی کۆمەڵاتی لە پرۆسەیەکی مێژوویە لە نێوان دژوازی یا تزادی تز و ئانتی تزا وەک سنتزێکە خەڵقێ من پێم وایە نەتەوە مستەسنا لەم قاعدە نییە، بەدەر لەم چوارچێوە نییە. نەتەوەیش وەک پرۆسە یا وەک دیاردێک لە پرۆسەیەکی مێژووی خۆیدا خڵقاوە و دەنەتیجە ئەرکی چەپەکانە کە وەڵامێکی دروست بەم پرسە بدەنەوە بتوانن ڕێکاری دروست بۆ چارەسەری و کێشە ببینەوە. و بە تایبەتی بۆ ئێمەی کورد کە بە حکمیەوەی کە کوردستان من پێم وایە وڵاتێکی داگیر کراوە و سەربەت و سامانی تاڵان کراوە، فەرهەنگ و کولتوری شێوێنراوە لەلایەن داگیرکەرەوە، ئەرکی چەپەکە هەوڵ بدات کە ئەم پرسیینەتەوەیە چارەسەر بکات. بە درێژای مێژوو چەپەکان هەڵبەت لە زۆر شۆنی دنیام کارەیان کردووە، هەر خودی مافی دیاریکردنی چارەنووس ئەمە گفتمانێکە یا گۆتارێکە خودی چەپەکان خەڵقێنەرین و خودی چەپەکانیش خاوەنداریەتی لەکەن. لە کۆمەلگای کوردستانە کۆمەڵە بە بڕوای من ئەو کارەی کرد لە سەرەتای ئینقلابە لە شۆڕشی گەلانی ئێراندا و دواتریش و تا ئێستش ئەوەندەی من ئاشنا بە پرسی ئەساسنامە و بەرنامەی سیاسی کۆمەڵە بم، داکۆکی لە مافی چارەی خۆنووسینی نەتەوەی کوردەکە و کورد وەک نەتەوە پێناساکە و مافی سربەخۆی بۆ کورد بەڕەوا دەزانێت و ئەرکی چەپەکانە لێرەدا ئەم پرسە بەدەستەوە بگرن. پرسی نەتەوە هەتا ئێستش جەزابیەتی هەیە هەم لە کۆمەلگا و لە هەموو کۆمەلگای بەشەریدا و بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایکی داگیر کراوە. ڕاستەکان ڕاستیەکەی پرسیینەتەوە هەمیشە وەک ئەبزارێک لە پێناو بەرژەوەندی گروپی خۆیانە بەکاریان هێناوە، خۆیان تەعمیم داوە بە نەتەوەوە. من لە ئەوڵەوە ئاماژەم پێکرد کە چەپ لەگەڵ بزاوی کۆمەڵاتیدا مەچە زیاتر مەچە بێت، چون بۆ خۆی ڕێکخەریەتی و بۆ خۆی ئامانجێتی کەم تەغیر و تەحوڵە بۆنیادیە پێک بێنێ و پرسیینەتەوەش بە هەمان شێوە کە ئەم پرسێکی گرنگی ئەمڕۆیە کە دەبێ وەڵامی درستی پێدرێتەوە. ڕاستەکان بە درێژایی مێژوو ئەو کارەیان کردەوە. ئێمە ئێستش حتا دەیبینین کە مەسەڵەن بەرێ ڕاستی ئێرانی و کورد کە مەسەڵەن کامڵەن خەریکن ئەم کارە دەکەن لە ژێرناوی پرسیینەتەوەی کە جەزابیەتی هەیە، یانەوێت سرنجی خەڵ بەرەو لای خۆیان ڕابکێشن بەڵام لە پێنا و منافعی گروپی خۆیانە بەکاری بێنن. چەپ ئەمە ئیجتماعی ترەکاتەوە، بەرینتر ئەکاتەوە و هەوڵەدا خەڵک بۆ خۆی دەخاڵت گەربێ لە دیاریکردنی چارەنووسی خۆیدا، بەڵام دەبێ بوێر بێ. هەر وەک چۆن کاتی خۆی کۆمەڵە بوێرانە داکۆکی لە مافی نەتەوەی کوردەکرد، بە بڕوای من ئەمڕۆژ دەبێت بە هەمان بوێری ئەو کارانە بکە. من لێرە ناچارم نەقڵە قەوڵێک لە دەڤید ڕۆمانۆ بێنمەوە. دەڤید ڕۆمانۆ بیرمەندێکی کانەداییە کە تێزی دکتۆراکەی لەسەر بزاوی ناسیۆنالیستی یا بزاوی نەتەوەی کورد نووسی و دیارە ئەو زۆرتر فکوسی کردوە سەر کوردستانی باکوور و بە جۆرێک تا ڕادێکیش باشوور، بەڵام ئاوڕێکیشی لە ڕۆژهەڵات داوەتەوە. ئەو بەراوردێکەکە لە شۆڕشی 57 ئێران و پرسی کورد لەو سەردەمەدا دەڵێ هەم حیزبی دموکراتی کوردستانی ئێران داوای دموکراسی بۆ ئێران و خودمختاری بۆ کوردستانە کرد و هەم کۆمەڵە داوای دموکراسی بۆ ئێران و خودمختاری بۆ کوردستانە کرد. لە ڕواڵەت ئەم دووشتەی یەکشت بوو، بەڵام لە ناوەرۆکە کامەڵەن لە یەک جیا ئەکرانەوە یان لە پەیامە سیاسەکەیە کامەڵەن جیا ئەکرانەوە. ئەو پێی وا بوو هەتا ئەو سەردەم حیزبی دموکرات لە زمانی ئلیت و نخبەی توێژی دەستڕۆیشتی کۆمەلگای کوردستانەوە داخوازیەکانی کوردی گەڵاڵا کرد، بەڵام کۆمەڵە بە پێچەوانەوە لە ناو بەتنی کۆمەلگاکەوە لە ناو دڵی خەڵکەکەەوە کە بەشی هەر زۆری کرێکار و زەحمەت کێش بوون داخوازیەکانی کوردی گەڵاڵە ئەکرد. بۆیە حاضر بەسات و سەودا لەسەر ئەم پرسەنەتەوەی لەگەڵ دەسەڵاتی ناوەندی نەبوو، شێلگیر بوو لەسەری سوور بوو لەسەری جێبەجێکردنی و بە تایبەتیەوە ئاماژە بەوەکە کە مەسەڵەن پرسی گرنگی ژنیشی هێنابووە ئاراوە کۆمەڵە کە هەتا ئەو سەردەم ئەو ناسنامە سیاسیە کە ژن ئەبووە هەیبوایەت نەیبوو. کۆمەڵە ئەو ناسنامە سیاسی بە ژن بەخشی و هێنایەنا ئەو پرسی خەبات شۆڕشەوە و گرێدا بە خەباتی نەتەوەی، بەڵام بە شێوەیەکی پێشکەوتن خوازانە و مۆدێڕن کە بە بڕوای من لە ئەگەر 100 ساڵی تر باز لە کۆمەلگای کوردستان بکرێ و بڵێن کۆمەلگای کوردستان لە قۆناغێکە
وە کۆمەلگایەکی پێشکەوت و چاوی لێ بکەن ناچارن باز لەوە ڕەوت و سەر هەڵدانی کۆمەڵە بکەن کە کۆمەڵە ئەو کۆمەلگایە ماتریالی تازەی بەخشی بۆ کۆمەلگا لە ڕووی فکر و فەلسفە و ئەندێشە و سیاسیەوە کە هەتا ئێستاش بە بڕای من کاریگەریەکانی هەیە بەڵام بە بڕای من ڕەوتی چەپ دەبێت ئەو بوێری و باوەڕ بەخۆبوونەوەی هەبێ و نابێ سەبارەت بە پرسیینەتەوەی خۆی بە مەسئول بزانێ و نابێ خۆی لێ نامۆ بکات و چون ئێمە لە ڕەوتی ئێرانیە ناڕاستەوخۆ و یا ڕاستەوخۆ زۆر چەپمان هەیە بە پێچەوانی ڕوانگەی بنەماکانی چەپ و ڕوانگەی مارکس حاشا لە پرسێک بەناو پرسیینەتەواکەن و ئەمەڵەنیش خزمەت بە نەتەوەی باڵا دەست دەکەن چ لە ڕووی زمان و فەرهەنگ و کولتورەوە چ لە ڕووی سیاسیشەوە و ئەمەڵەن سەر لە فاشیزم و شیۆنیزمی ئێرانیەوە دەرتێن یا خزمەت بە فاشیزمی ئێرانی دەکەن ئەم نەوعەت چەپێکی عێبارەت پەرداز یان ئولترا چەپن مەبەستی من ئەو چەپە واقعیەیە و دەردوژانی کۆمەلگاکە ئەناسێ و لە مارکسیزم وەک مێتۆد کەڵبەرەگرێت کە کۆمەلگای خۆی پێ بخوێنێتەوە و بنێتەوە وەک پرسێکی واقعی بناسێ و وەڵامێکی دروست بە داخوازیەکانی بداتەوە بۆیە من بازانم ئەرکی چەپە کە بتوانێت بزاوی نەتەوەی بگرێتە دەستەوە کە هەم نەتیجەیەکی دروستتر بە ئاکامی دروستری بگەێنێت و هەم نێڵێ سات و سەوداشی پێوە بکرێت. بەڵێ زۆر سپاس. کاک نێزام بام پرسیارمە وا بپرسم کۆمەڵگایەک کە خاوەنی هونەر و ئەدەبیاتێکی پێشڕە و زانستی و ئینسانی بێت دەتوانێت ببێتە پێگەی گەشە و سەرهەڵدانی ڕەوت و گرایش و بیر و بۆچوونی کۆنەپەرستانە و نازانستی؟ لە مێژووی گەلاندا کولتور ڕۆڵێکی ێجگار گرنگ و هەندێک جار بنەڕەتی لە ڕەوتی ڕووداوەکاندا گێڕاوە و نەتەوێت کە خاوەن کولتور و فەرهەنگ و زانست بێت دەتوانێت پێشکەوتنی مەزن بەدەست بێنێ و من پێم وایە کورد گەشتوەتە ئەو قۆناغا لە گوتارە سیاسیەکەیە کەمڕۆ لەسەر شەقامەکانی کوردستان ئەیبینی و لە هەم لە ڕەهەندی ئەدەبیات و فەرهەنگ و کولتوریشیە بە بڕوای من تا ئاستێکی ێجگار بەرین گەشەی کردووە یانێ مەبەستمەوەیە کە کاتێک نەتەوەیەک خاوەن دەقی تۆکمە و بەهێز بێ خاوەن بەرهەمێکی هۆنەری و ئەدەبی یا فکری و فەلسەفی بەهێز بێ ئیتر ڕێگە نادا کە مەسەڵەن ڕەوتێلی چەق بەست و یا ڕەوتێلی کۆنسەرواتیڤ و دواکەوت و مرتەجع لە کۆمەلگادا سەر هەڵبدا یالانی بکە دەسەڵاتی ئەو کۆمەلگایە بگرنە دەستەوە من پێم وایە خودی هەر لە پرسیارەکەی یەکەما کە ئاماژەم پێکرد کە کاتێککە ئەدەبیات ڕۆڵی ڕەوشەنگەرانە و وشیاریگەرانە لە کۆمەلگادا دەگەڕێ هەوڵەدا کۆمەلگا وشیار بکاتەوە بە جۆرێ چرا لە خوددایان دەجێ و ڕووناکی بە کۆمەلگا ئەبەخشێ بەو معنایە کە ئەم کۆمەلگا بتوانێ ڕێگەی دروستتر یا شیاوتر بۆی کە ژیانێکی شیاوتژی هەڵبشێرێ ڕێگەکانیان بۆ ڕوون ئەکاتەوە من پێم وایە گەر کۆمەلگای خاوەن وها فەرهەنگ و کولتورێک بێ خاوەن وها فکر و ئەدەبیات و فەلسەفە و ئەندێشەیەک بێت ڕێگە نادات کە ڕەوتێلی کۆنسەرواتیڤ و چەپمەست و لە کۆمەلگا سەر هەڵبدن و دەسەڵات بگرن دەسەوە کۆمەلگا بەرە و دواوە ببن و ئەمەم تایبەتمەندی من ئێستش لە گوتاری سیاسی ژنژیان ئازادی کۆمەلگای کوردستان و لە ڕەوتی حداقل 40-50 ساڵی ڕابردووی شۆڕشی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و لە بەشەکانی دیکەی کوردستانیشە منەی بینم بە کۆمەلگای کوردستان پێی ناوەتە قۆناغێک لە وشیاری و پێداگرە لەسەر داخوازیانەتەوەیەکانی لە هەمان کات پێداگرە لەسەر عەداڵەتی کۆمەڵایەتی لەسەر ئازادیە سیاسیەکان و لەسەر کەمکردنەوەی بۆشایی چینایەتی لەسەر بەرابەری ژن و پیاو و ئەمە ئەستەمە بتوانێت پاشەکشەی پێ بکرێت و لەوەها کۆمەلگایەکە بەستێن بۆ ڕەوتی چەق بەست و دواکەوت و ارتجاع خۆش ببێ ئەگەرچی کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی هەستیارە و بەو معنە کە بەدەیان گورگی دڕندە دەوری تەنیوە و هەر کامێک لەوانە هەوڵەدەن ڕەوتگەلی کۆنسەرواتیڤ و چەق بەستی وەک داعش ساپۆرتکردن و بینێنەوە کۆمەلگای کوردستان کە بە شەڕ و نازانم بە نەکبەتیا بکێشن بەڵام لە باری فەرهەنگی و سیاسیەوە
بە بڕوای من ئەو بەستێنە لە کۆمەلگای کوردستان ئامادەیە بۆ ئەوەی کە زیاتر ڕەوتیەلی مۆدێڕن و پێشکەوتن خواست تێیدا گەشە بکاوە، تێیدا دەسەڵات بگرێتە دەسەوە، تێیدا ڕکێفی چارەنووسی کۆمەلگاکە بگرێتە دەسەوە تا ڕەوتیەلی دوا کەوت و چەق بەست و کۆنسەرواتیڤ و مرتەجە. من کۆمەلگای کوردستان ئاوا بینم پێشم وایە هەتا ببێت ئەم ڕەوتە گەشاکەوە ئەمڕۆ کورد گوتارێکی خۆقاندووە لە دروشمی ژن ژیان ئازادیا کێمە ئێبینین نەتەنیا هەر کوردستان و ئێران بەڵکو خەریکە ڕۆژەڵاتی ناوەڕاست دەگۆڕێەوە بە جۆرێک پەیامێکی تازەی پێیە بۆ دنیاش خەوە خەریکە تەغیر و تەحوڵات لە سیستم و ساختاریەلی سیاسی و کۆمەڵاتیەر کۆمەلگایەکە پێک دێنێ کە من هیوادارم هەرچی زووتر ئەوێ اتفاقە لە کۆمەلگای کوردستان و ئێرانی شاپکەوێت لەگەڵ ئەوەی کەزانم هەزینە بەردارە ئێمە گیان بەختکردووی زۆرمان هەیە بەڵام دڵنیام لەوەتوان نەتیجەی باشی بێ بۆ کۆمەلگا و هیوادارم مرۆڤی و دەبەرش بە ژیانێکی شیاوی ئینسانی بشین. بڵێ کاک نەزان باڕاتان سەبارەت بە بەرهەمی هونەری و ئەدەبی شاعر و هونەرمەند و نووسەری متاحد بزانین ئەم تاخۆدە دەست و پێگیرە یان خۆت یارمەتی دەر؟ ڕاستەکەی و پرسە بە درێژایی ڕۆتی هونەر و ئەدەبیات پرسێکی گەنگەشە هەڵگر یا بە قەڵی فارسی مەناقشە بەرەنگیز بووە. ئەساسەن هۆنەر متاحدە یا هونەرمەندی متاحدە یا هۆنەری بەدەربەستە یا هونەرمەندی بەدەربەستە. من بۆ خۆم وا پێم وایە هۆنەر هیچ ئیلتزاماتێکی نییە مادام ئەگەر ئیلتزاماتی بێت لە جەوهەری هۆنەربوونی خۆی کەمەکاتەوە، بەڵام ئەوەی کە بێ ئیلتزاماتی هەبێ ئەوەی کە بێ بەدەربەست بێ بەرامبەر بە کۆمەلگا هۆنەرمەندە. زۆر جار لە دەی 1960 زایانی ئەگەر هەڵام نەکردێەوە لەدەی 1345 هەتاویشداوە ناو توێژی ڕووناکبیرانی کوردستان و ئێران و بگرێت لە هەموو دنیایشدا ئەم بەحسێکی باو بووە زیاتر نەقلە قەوڵێکیان لا میشە لە ژان پۆل سارتر بیرمەندێکی فەڕەنسیە هێنایەوە. ئەو دەڵێ هۆنەرمەندێک ئەگەر سواری پاپۆڕێک بوو بێ یا سواری کەشتیەک بوو بێت و ئەم کەشتیە لە حاڵی غەرقبوو نابێ، بەڵام هۆنەرمەندە چاو لە ئاسمان بکا و خەریکی کێشانی ئەستێران و تریفەی مانگ بێت نەتەنیا هۆنەرمەندی بەڵکو گەمژەیەکە. من عەرزم کردن هۆنەر لە ڕوانگەی من ئەڵبەت من هۆنەری ڕاستەقینە دەڵێم کە خەریکە وشیاری ڕاستەقینە بە کۆمەلگا دەبەخشێ. هۆنەرمەندی ڕاستەقینە ئەو هۆنەرمەندەیە کە بەرامبەر بە ژان و ڕەنجەکانی کۆمەلگا بەرامبەر بە ڕووداوەکانی کۆمەلگا خۆی بە بەرپرس دەزانێ و هەوڵەدا هەڵوێز بگرێ و هەوڵەدا ڕێگە چارەی دروست بۆ کێشە و گرفتەکانی ئەو کۆمەلگا ببینێتەوە. هۆنەرمەندێکە بیەوێت تەنیا لە خەیاڵی خۆیدا بژی و نامۆ بێ بە واقعیەت و ڕاستیەکانی کۆمەلگا، من ڕاستیەکەی زۆر سەختە بەلای منەوە بە هۆنەرمەندی بزانم. هۆنەرمەندە و کەسێکە ڕەنج و ژانەکان دەرکەکە، سەردەمی خۆی بە باشی دەناسێ و هەوڵەدا وەڵام بە داخوازیەکانی سەردەمی خۆی بداتەوە، هەوڵەدا لایەهای تاریکی کۆمەلگا کە دەسەڵاتداریەل و مستەبدیەل یا دیکتاتۆریەلی هەر جامعەیەکە ڕێکیان خستووە بۆی کە کۆمەلگا مل بە نوێ بوونەوە نەدا بەرەو پێشنەچێ، ئەرکی هۆنەرمەندە کەوێ ئەمانە ڕوون کاتەوە بۆ کۆمەلگا لە وەڵا عەرزمکردن و وەک چرایەک ڕووناکی بەم کۆمەلگایە ببەخشێ کە بتوانێت کۆمەلگا بەرەو نوێ بوونەوە ببێت. من هۆنەرمەندێکە بەرامبەر بە ژان و ڕەندەکانی کۆمەلگا بێت تەفاوت بێت زۆر بەلامەوە سەختە بە هۆنەرمەندی بزانم، بەوەی کە بزانم خەریکە کاری هۆنەری دەکا، ئەو تەنیا ڕەنگە لە باشترین حاڵەت یا کارێکی خۆی بە خەیاڵ بەستووەوە پێی وایە واقعیەتی زەین و یا خەیاڵی خۆی توانێت بەسەر واقعیەتی کۆمەلگادا بنەخشێنە، بەڵام هۆنەرمەندی واقعی بە پێچەوانەوە واقعیەتی کۆمەلگا دەرکەکە بە گیان هەستی پێدەکا و هەوڵەدا ڕێگە چارەی دروست و گونجاوی بۆ بینێتەوە، ویش هەم ڕۆشنایی وشیاری و ڕۆشنایی بە کۆمەلگا بەخشێ و هەم لە ڕووی فکر و فەلسفەوە ئەو ڕۆشنایی بە کۆمەلگا بەخشێت و بۆ خۆشی ئاماڵەن و پراکتیکەن هەوڵەدا لەگەڵ ژان و ڕەنجەکانی کۆمەلگادا بێت. هەر نمونەی مەسەڵەن بەرچای من ئێستا گەر بێنمەوە مەسەڵەن لە کۆمەلگایەکی مەسەڵەن کوردستان ئێمە کە باسی مەسەڵەن ڕەوتی کۆمەڵەمان گەچ کاریگەریەکی مەسەڵەن لەسەر ڕەوتی ئەدەبیات بووە،
من ئێستاشی لەگەڵا بێت پێم وایە مەسەڵەن شعری زولفای کاک ئەحمەدی بازگر ڕۆڵ و نەقشی لە کۆمەڵگای کوردستانە هەیە، خزمەتێکی گەورە و بەرچاویەوە کرد کە خەڵک بە چاوی سووک بۆ کچەکەی نەڕوانێ یا هێندە من ناڵم ئەمە ئەم پرسی مەسەڵەن ئەم پرسی ژنە لە کۆمەڵگای کوردستانە ئیدعا لە چارەسەر بووە نەخێر ئێستا شەرماوە ژنی شکوژێ، بەڵام ئەو شعرەی کاک ئەحمەد بووە ئەو ڕەوتە ئەدەبیە لەو بوارانەوە هەر هەمویان کاریگەری خوبیان لەسەر کۆمەڵگایانەدانا، هۆنەرمەنگلێکی بە دەربەز بوون، ئەڵبەت لە دەرەوەی ئەوانش کۆمەڵی هۆنەرمەندی بە دەربەز ئێستش لە ناوخۆی کۆمەڵگای کوردستانە هەن و خەریکی ئەو کارانن. وەلێ بەگشتی من ئەگەر هۆنەرمەندی بێتە فاڵ بێ بە ڕەنجژانەکانی کۆمەڵگا بە هۆنەرمەندی نازانمەوە بە ئینسانێکی ئیزۆلە و تەسلیم بوونی زانم کە ملی داوە بە دۆخی حاکم و ئەساسەن هۆنەرمەندی واقعی مرۆڤی تراژیکە و ڕۆحێکی یاخی هەیە و هەوڵەدا سەردەم بگۆڕێت و ژیانێکی شیاوتر بە کۆمەڵگا ببەخشێت. من ئەو هۆنەرمەندە بە هۆنەرمەندی واقعی زانم کە ڕەنج و ژان و ئازارەکانی کۆمەڵگای دەرکردێ و بۆ خۆی لەگەڵ ئەوانە تداعی بێتەوە. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ نەزان بە باسێکی سەبارەت بە کارەکانی خۆتان بکەین. دەکرێت بفەرمونون تا ئێستاشیتان کردووە چ لە بواری نووسیندا و چ وەکو شاعرێکیش؟ من ڕاستیەکەی بە شێوەی حرفەی کاری هۆنەر و ئەدەبیاتم نەکردووە و تەنیا وەک عەلاقەیەک ئەو کارانم کردووە. بە تایبەتی مەسەڵەن ئەگەر تۆ چا لە کۆمەڵگای کوردستانەکەی من عەرزم کردم چون کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی داگیر کراوە و زمانی خوێندنی ئێمە زمانی دایکیمان قەدەغە بووە، ئێمە زیاتر لە ڕێگەی شێعر و گۆرانیەوە فێری زمانی خۆمان بووین و هەرەوەیە منەڵم بە تایبەتی بۆ کورد گەشەی ڕەوتی ئەدەبیات و هۆنەر و فکر و ئەندێشە هێجگار پێویست و زەرورە. ئەگەر هەڵم نەکردبێ پێم وایە بە هێگڵە دەبێژێ مرۆڤ ئەگەر لە فکر و ئەندێشەدا و لە ئەدەبیاتە بتوانێت شۆڕش بکات و ئەم شۆڕشە توانێت لە ژیانی مادی واقعی کۆمەڵگایش ڕنگدانەوەی هەبێت. پرسی فەرهەنگ و کولتور و ئەدەبیات پرسێکی ناسنامەخوازە و ناسنامە دەسازێنێت. بۆ من بەڕاستی ئاوا بووە و باشە زانم بەشی هەر زۆری کورد هەتا نەسڵی من لە ڕێگەی شعرەوە فێری زمانی خۆیان بوون و دەرنەتیجە خودی شعریش کاریگەری لەسەر هەم ڕوانگەی خودی مرۆڤ هەم سایکۆلۆژی و دەرونی مرۆڤدا هەنێت. من بە حکمیەوەی کە لە ڕێگەی شعرەوە فێری و زمانانە بووم عەلاقەیەکی تایبەتم بە ئەدەبیات و فەرهەنگ و کولتور پیا کرد و لە زەمینەی شعر و پەخشانە کۆمەڵی دەقم نووسی کە بەداخە من هەتا ئێستا وەک بەرهەمی چاپکرا و چاپ نەکردوون، بەڵام ئەو سەردەم وە پێشمەرگە بووم هەم لە گۆڤار و ڕادیۆی حیزبیدا و هەم لە چەند گۆڤار و ڕۆژنامەی لە سلێمانیدا و کاتە بڵاو کۆمەڵی بەرهەم بڵاو کرایەوە و دواتریش چەند بەرهەمێکە لە دنیای مەجازیدا کە بڵاوم کردوێتەوە. بەگشتی من بە شێوەی حرفەی بەڵام کاری هۆنەر و ئەدەبیاتم نەکردووە، بەڵام هۆنەر و ئەدەبیات هەمیشە وەکو پێویستی و زەرورەتێک بووە بۆ من، چل حتا لەسەرەوەی کە من چارەنووسی خۆم بە ئێرادەی خۆم دیاری بکەم، من ڕاستیە پێشەوەی کە لە ڕێگەی وتاری سیاسیەوە فێر بووم لە ڕێگەی شعرەوە فێری بووم، لە ڕێگەی سرود و گۆرانیەوە کاریگەری زۆری لەسەر منداناکە بتوانم بە ئێرادەی خۆم چارەنووسی خۆم دیاریکەم و حتا تەنانەت ڕێبازی سیاسی خۆم هەڵبژێرم. بەڵام وەکو بەرهەم وەکو کاری حرفەی من نەمکردووە، فقط لە زەمینەی ئەدەبیاتەوەوانە کۆمەڵێک کارم کردووە کە هیوادارم دواتر بتوانم چاکێن. بەڵێ هیوادارین. کاک نظام پێمان خۆش بوو لەم بەشە لە دیمانەکەماندا چەندانە لە بەرهەمە شارەکانتان بۆ بینەرانمان دیکلەمە بکەن. زۆر باشە، من یەک دوو کورتە شعرتان بۆ خوێنمەوە، بەڵام لە پێشدا پەیدای بکەم شعرێکی هەر ئەم ماوەیە کە من ئاماژەم پێکرد کە لە کۆمەڵگای کە کاتێک ڕەوت و جمشتی کۆمەڵایەتی چین و تەوەژمەگرێت ئەدەبیاتی و ڕیگەشانەوە بە خۆیەوە ئەگرێت. بەشێک لەم بەرهەمە هۆنەری و ئەدەبیانە بەداخەوە لە دەرەوەی کوردستان خۆقان و بێجگار بە پێز و بە نرخن. من وازانم ئەرگوەک ئەرزم کردن لە 20 ساڵی ڕابردووە ڕەنگە هێندە بەرهەم نەخۆڵقا بێت، بەڵام وازانم بەوەیشەوە
کۆمەڵێ بەرهەم و هۆنەری بە پێستر لە کۆمەلگای کوردستانە خۆڵقاوە کە بەهۆی فەزای سەرکوت و وەحشیگەری کۆماری ئیسلامیەوە بڵاو نەکرامەتەوە. چون من وازانم ئێمە تەنیا ئێمە لە دەرەوەی کوردستان تەنیا تەجربەیەکی زەینیمان لە کۆمەلگا هەیە یا دەرک و تێگەیشتنێکمان لەو ڕووداوانە هەیە لە کۆمەلگا وەک مادام کە ڕاستەوخۆ هەستی پێناکەی لە پەیوەندیانی تەنەشەت ئەویش ڕاستەخۆ کاریگەری لەسەر ئەدەبیات و دەق و بەرهەمەکان دائەنێ، بەڵام ئەو هونەرمەندانەی کە ڕاستەوخۆ لە ناو بەتنی ڕووداوەکانان چون بەگیان هەستی پێەکەن وازانم ئەتوانن دەقی بەهێستر و تۆکمەتر بەخۆڵقێنن و من هیوادارم خۆڵقا بێت و لە زووترین کاتە ئەوانە بدرێتە دەرەوە. بەڵام من لەسەر یەک دوو کورتە شارتان بۆ خوێنمەوە کە هەر ئەم ماوەیە لە شۆڕشی ژەنژیان ئازادی دانووسی من کە هیوادارم بەدڵی ئەوە و بینەرانی کۆمەڵەتی بێت. بەڵێ بفەرمە. کیژە کوردی کەزیە شۆڕی بەرزە باڵا بە پەرچەمی پێشەنگی تۆ شەکاوەیە و ئەشنێ ئاڵا سەرنجت سواری گزنگە ئەچریکێنێ بەری بەیان ڕەفتت ڕەوتی شۆڕشێکە شۆڕشی ئازاد ژیان هەوری چاوت هێنا بارین بزە لەسەر لێوان پشکوت بە شەوقی تۆ شەبەق هەڵات چیا جمان شەقام بزوت سڵاوەی کیژی خۆرە تاو تین و تاوی هەستانەوە بە تیڕێژی گەرمی نیگات ئەمێدی گەل پوژانەوە. ئەوە یەکێک لەو شیعرانە بوو کە لە چلەی مەرگی ژینا کە کاتێکە و خۆشە جەماوەری لە کوردستان سەری هەڵدا من شەو شیعرە نووسی و پێشکەشم کرد بە هەم ژینا و هەم هەموو ئەوانەی کە لە پێناو سەربەستی و ڕزگاری ئێمەدا گیانیان بەخت کردووە. زۆر سپاس دەنگتان نەلەرزێت. هەوڕێ نەزام وەکو دووە پرسیارم وەکو ئەو شارێش کە خۆتان ئاماژەتان پێکرد بۆ ڕاتان سەبارەت بە شۆڕشی ژینا وا کاریگەری لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی کۆمەڵ لەوانە لەسەر هۆنەر و ئەدەبیات بەگشتی بزانین. بەگشتی من وازانم کۆمەلگای کوردستان پێینا مەرگی ژینا دیارە هەموو کەسێکی سیاسی یا حتا کەسێکی عادی زانەی ئێران لەسەر یەک بۆرکانەوە هەر لە ئان و ساتی تەقینەوەدایە، بەڵام کەس نێزانی ئەم تەقینەوە بە چی دەست پێ دەکا. من پێم وایە مەرگی ژینا بوو بەهۆیەوەی کە ئەو بۆرکانە بتەقێتەوە بوو بە خاڵێکی وەرچەرخان لە شۆڕشی ڕزگاری خوازانەی هەم نەتەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و هەم لە ئێرانیشدا و پێشم وایە ئەم شۆڕشە گوزەری لە کۆماری ئیسلامی کردووە بەد لە درێژایی 40 ساڵی ڕابردوودا لانیکە من نەمبینیوە لە هیچ شوێنێکیشان نەمخۆن بۆسەوە کە وەها بزابێکی گشتگیر کە هەمووتان و کۆی کۆمەلگا بتەنێتەوە ڕێکخرابێت. یارە کوردستان تایبەتمەندی خۆی هەبووەوە یەکتەنە 30-40 ساڵە لە بەرابەر کۆماری ئیسلامیە وەستاوە خاوەنگوتاری خۆی بووە. من بەسم تەنیا کوردستانیە لە هەموو ئێران بەڵام ئەم دەورە دەورەیەکی دیکەیە و لە پرەنسیبلی سیستمی حاکمیەتی ئێران و سیستمی ئەمنیەتی ئێرانە ئەوە بوو کە هەر سەرهەڵدانێکی کۆمەڵایەتی سیاسی ئەوان بتوانن لانی زۆرەکەی لە یەک هەفتە کۆبکەنەوە، بەڵام ئێمە ئەبینین و ئەگەر بێت و لە یەک هەفتە تێپەڕێت ئەمکانی کۆکردنەوەی بۆ سیستم و حاکمیەتی سیاسی لە ئێران ئێزگار ئەستەمە بێت. ئێمە بینەوە نزیک 5 مانگی تێپەڕاندووە و من دڵنیام لەوەی کە کۆماری ئیسلامی تووشی ڕووخان و داڕوخانەکە لە واقعی خۆیان ڕەنگە تا ئێستش ڕووخا بێ، بەڵام کەسێک نییە کە مەسەڵەن کۆمەلگا کۆبکاتەوە بە دیلێکی بەهێز و تۆکمە نییە یا بە جۆرێک دەبێ و شۆڕشاڵ بە ڕەوتی سروشی و ئاسایی خۆی بپێوێ. و من وازانم خاڵێکی وەرچەرخان بوو لە مێژووی بزوتنەوەی هەم ئێران و هەم کوردستاندا، بەتایبەتی کوردستان کە زیاتر مەدە نەزەری منە و لەسەر هەموو قۆناغەکانی ژیان کاریگەری هەبوو. مە لە ئەوڵش عەرزم کرد ئەگەر ڕەهەندێک لە ژیانی مرۆڤ تووشی قەیران دەبێت هەموو ڕەهەندەکانی دیکەی ژیانی مرۆڤ تووشی قەیرانە بێت. ئەگەر قەیرانی ئابووری ڕووەکاتە وڵاتێ لە کۆمەڵگەیەکان
بێشک فەرهەنگ و کولتور و هونەرش تووشی قەیران دەبن منا پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خودی و کۆمەلگا تووشی قەیران دەبێ داجا شۆڕشێکی عەزیمی وەک شۆڕشی ژینا کە سەر هەڵەدا چۆن کاریگەری مەسەڵەن لەسەر ڕەهەندەکانی دیکەی ژیانی مرۆڤ نابێ بێشک لەسەر بەتایبەتی ڕوتی هۆنەر و ئەدەبیات و حتا لەسەر فکر و ئەندێشەی خودی تاکێ لە بیرمەندی ئێمە کاریگەری هەبووە و من هیوادارم هەرچی زووتر بە نەتیجەی دروست بگا و بە سەرکەوتن بگا و ئەو ڕژیمە هیچ و کوچەی کۆماری ئیسلامی بڕوخێ و کورد و هەموو نەتەوەکانی دیکەی ئێران و هەموو خەڵکی دنیاش ئاسوودەتر و شیاوتر بژین و کوردیش بتوانێت هەناسەی ئازادی و سەربەستی و سەربەخۆی خۆی هەڵبژێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئەوە کاک نظام کە بەشدار بوون لە نێو ئیجازەبن من لە نەهاتە لە کۆتاییە پێم باشە دوو کورتە شاری تر بخوێنمەوە کە دانێکیان بۆ یادی کاک بورهانی ئەلیاسی لە جوانڕۆ کە بەداخەوە لە شۆڕشی ژنژیان ئازادیدا گیانی بەخت کرد ئەوە من پێشکەشم کردەوە بە یادی ئەو بیخوێنمەوە ئەوە دوو کورتە شارە و ئیتر کۆتایی بە بەرنامەکە بێنی. بەڵێ بفەرمە. بیرم هاوە لای جافی جوانڕۆ قەڵای قایمی شۆڕش و شکۆ سرود و سترانم بە زمانی داربەڕوو لە گەروی ئایفۆنە ئەچڕم شۆڕە سواری شەقامان سواری هێڵی ئینترنت ئەەکەم دەیان بەمە سەر دۆندی هەموو ئەپێ پێش بە پێش ئەیان گێڕم هەتا جوانی ببەخشن بە ستۆریەکان پشتوێنی پێشەنگیانەکەمە تاژەنگ ڕکێفی چارەنووسی پێلێ ئەدەم ئێوە زناری قایمی قەڵای شۆڕشی ژنژیان ئازادین و گیگابایتی ئەم جیهانە بەشورەتان ناکە کۆچی سوورتان زەریای فرمێسکی پێممان ڕشت بەڵام ناوتان یادتان لە ترپەی پەنجەمانە بۆ ناو دەمی داگیرکرد ئەبن بە مشت. شاری دوم بڕوانە پێدەشتی ئارەزوو چه خەمین ئەنوێنێ چەبوڵە بەفرێ دایگرتووە تینێ نەماوە بۆ توانەوە لاورە ئەو ئەستێرانە بەزریوە و بەجریوە ملی ڕێی کام هەواریان گرتووە بۆ وا بەلەز تۆ بڵێ لە عەشقی ئاو خاکە ئاوارە بن لە کوردستانی مێشکی منە هەر گرمەی تۆپە و زرمەی بوومە لەرزە لاورە من ئەزانم بێ ئەوینی کوردستان ئەم دۆزەخە گەواران ناکرێ بەڵام لاورە بۆ ئێمە ژیاین هەتا بمرین. پێشکەشە بە یادی هەموو گیان بەخردوانی ڕێگەی ڕزگاری و سەربەستی هەموو ئینسان و بەتایبەت کوردستان پێشکەشە بە یادی قوربانیانی بوومە لەرزەی کوردستانی باکوور و ڕۆژاوە. سپاس بۆ ئێوە. سپاسدانەکەم بڵێ هاوڕێ نظام بەداخەوە ماوەی بەرنامەکە زۆر کورت بوو سپاس بۆ شعرانیشە و ناتوانین زیاتر لە مەقسە بکەین زۆر سپاسدانەکەم کە بەشدار بوون لە نێوان بەرنامەیەدا. سپاس و ڕێز بۆ ئێوە و بۆ بانگێشتان بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها هیوادارم بتوانین لە بەرنامەی داهاتووشدا هاوکارتان بین. سپاس و ڕێز بۆ داواتەکەتان هەرابن و سەرکەوتوو بژین. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتە دەستپێرم. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ساڵەها بوو گەواڵە هەورێکی بەقین نووسا بوو بە تەرسنگی ئاسمانی وڵاتەوە لە سیمای شەوە زەنگ لە بریسکانەوەی گولە لە شریخەی تفەنگ لە هاواری مرۆڤیە وڵاتەوە هەو ڕاشڵەکی و دڵۆب خوێنی سووری لێ ئەباد ئیتر کڕێوە سروە بوو داری سەهۆڵ گوڵی ئەگر پۆلێ کۆچی سەرباستی هەڵفڕین و لەسەر خوداوەندی چیای ئازادی نشتنەوە و بوونە پێشمەرگە و چوونە شار ئیتر بنەدار و بەردیە وڵاتە بوو بە نەزرگەی خەونەوەن بووەکانیان
ئەوان لە ساواغدا خەونیان بە گول لەو خوێنەوە بینی بەرەمزەردی هەژاران و منداڵە ڕووتەڵەکانی گوێی شەقام و بە کۆچی دوایی هاوڕێ و بە دوا ڕۆژی ئازادیەوە خەونیانە بینی و بوونەتە شۆڕە سوارانی ئاسۆبڕ هەتا بڵێن ئیترێوە بووم نەوەردی سەهۆڵ بەنداندا لە ناوخی ڕێبەندانە و گوڵی سووری ئازادیتانە پشکوتان ئێوە بوون چرای چاوانتان بە شەوماندا هەڵ ئەواسی و ئەگریجەی ئازادیتان لە ئابادا داهێنا ئیتر ئێوە بوون بۆ پەڕاندنەوەی هەژاران بۆ دەشتی بژوێن و ئارام بەسەر لاپاوی ستەمدا بە چەند و پێنووسان ترتان لێ ئەدا لە سەقف پەلایەک بۆ پیتی وشکە ساڵەکان بە تاسەی کاک حەمەحسێنەوە چاوەڕوانی ئابسترین کەس دەکاو لە بۆکان کرێکارێ بەدەستی زانستانەوە چاوەڕێی چاڕێژی دکتۆر جەعفەر دەکاو دایکت دەگری و منداڵەکەی پێدەکەنێ دەڵێ لانکە بوو بە ژوانگەی شۆڕش لە ساڵاغ گوێبیستی دەنگی بە سۆزی جەماڵم تا سرودی سەرکەوتنیان بۆ بخوێنێ لە سنە لاوێک سوێن دەخوا دەڵێ کاکشمان زندووە چاوەڕێی هاتنەوەی پێشمەرگەیە تا کوچکەڕەش ئاڵای سووری ئازادی هەڵکا و بێتە سەنگەر ئارێز جامانەی یادی پێشمەرگەیەک لە گەردەندرە هاڵێنێت ئاویەر تامەزرەی هاوارێکی پڕ بە گەرەی تاکسیقە و دەشت و شی و دۆڵی کوردستان پڕ بوو لە هەڵای باڵ ئاگرین تا گەردەڕەشی مەریوان لە گەردەڕەش تەنیا بڕوا بوو بە سەنگەر پۆلێ پێشمەرگە بەخێن نووسیان بژی کۆمەڵە ئیتر مەریوان و بە داوکی گەورەترین شەهیدی چەوساوەکانی کوردستان گەڕان و سوورێن توزەوانەی پێشمەرگەیان بەستووە و هەردوو یەکدەنگ هاوار دەکەن کاکواو ئەیستا و ڕەشکەری ژیانی پڕ لە زامی هەژاران ئەی بەرزترین هەستی شێعر و جوانترین وشەی ناو سرودی گەروی ئەندەلیبان درێباری بڕوات ئێستا شەونم و خۆناوکەی ناو مەزرای هەژارانە و شۆرەکاتی بنارەکان دەبنە چمچەمە و دێنە فرۆش ئەو ڕۆژەی خوێنی کاک حەمەحسێن بوو بە گوڵ هەر لەو ڕۆژەوە لە گۆڕەپانی شەڕەوە لە سەنگەری کۆمەدانەوە لە ویڕەویڕی قەمچی ناو زیندانەوە هەر لە دەشتی شینی تاڵەسوارەی کاکوادەوە تا ئەم ئێوارە کاتەی زڕ بێزەڵا مێژوێک بوو مێژووی پێشمەرگە و کۆمەڵا ئیتر ئەمڕۆکە ئێمەین ئاڵای یادی ئێوە بەرز ڕادەندی بە درێژایی مێژوەیەکی تر ئەم ڕێگا دەپێوین سەرکەوتن هەر هین ئێمەیە و سەرکەوتن هەر هین ئێمەیە